یانی دهۆک لە دواساتەکان گۆڵ یەکسانی لە سلێخ تۆمار کرد دوو خاڵی گرنگی لە نێو یاریگەی خۆی لەدەستدا. سوودی لە شکستی حدودی پێشەنگ وەرنەگرت بۆ کەمکردنەوەی جیاوازی نێوانیان. لە یاریەکانی هەفتەی 19 خولی پلەیەکی عێراق و لە کۆمەڵی یەکەم دهۆک و سلێخ ڕوبەڕووی یەکتر بوونەوە. لە یاریەکە هەندێکی زۆر ئامادەبوون بۆ هاندانی یانی دهۆک لە نیوەی یەکەم لەگەڵ ئەوەی هەردوویانە دەرفەتی گۆڵ تۆمارکردنیان بۆ ڕەخسا بەڵام سەرکەوتوو نەبوون لە گۆڕینی ئەنجامەکە و بەبێ گۆڵ بە کۆتە هات. لە نیوەی دووەم دهۆک بە دوای گۆڵی پێشکەوتندا دەگەڕا بەڵام لە خولەکی 74 علی عەباس پێچەوانی پێشبینەکان سلێخی میوانی پێشخست. دهۆک دەستی باوڵەکانی کرد بە تۆمارکردنی گۆڵ یەکسانی درەنگ پێی گەیشت کاتێک لە خولەکی 89 مۆرتەجا عادل سوودی لە لێدانێکی ڕاستەخۆ بینی و گۆڵی یەکەم و یەکسانی دهۆکی تۆمار کرد. دیارەکەش هەر بۆ ئەنجامە تەواو بوو. بەو شێوەیە دهۆک لە خانی دووەمی ڕیزبەندی کۆمەڵەکەی مایەوە و بۆ خاوەنی 33 خاڵ و بەجیاوازی 5 خاڵ لە دوای حدودی پێشەنگەوەیە و یاریەک کەمتریشی ئەنجام داوە.